قسە و باز زۆرن لەسەر ئەگەر و نەگەری کشانەوەی هێزە سەربازیەکانی ئەمریکا لە سووریادا و ئەم دەنگۆیانە هێزەکانی سووریای دیموکرات دەخاتە بەردەم خۆ ئامادەکردن بۆ هەموو سیناریۆیەکانی دەشێت ڕوو بدەن لە هەلومەرجە نوێیەکاندا. کاندیدە کۆماریە ڕکابەرەکەی داناڵد ترامپ بەردەوامە لە هەڵمەتەکانی خۆی و قسەکردنیش لەسەر ئەو بابەتە ڕەت دەکاتەوە ئەگەر بێت و ترامپ ببێتە کاندیدی فەرمی کۆماریەکان ئایا نیکی هێلی پشتیوانی لێ دەکات یان نا. خۆشهاتنەوە بۆ چاوی واشنگتن. نیکی هێلی بربژێری کۆماری بۆ پۆستی سەرۆکایەتی ئەمریکا درێژەی داوە بە هێرشەزارەکیەکانی بۆ سەر داناڵد ترامپ کە بە بربژێری پێشەنگی کۆماری دادەنرێ لەم پێشبڕکێیەدا بۆ هەڵبژاردننی سەرۆکایەتی ئەمریکا کە بڕیارە لە مانگی یازدەی داهاتوودا بکرێت. خانم هێلی هێشتا لە ستانی کارۆلاینای باشوورە و چاوەڕوانی هەڵبژاردنە بەراییەکەی ئەو ستانەیە کە ڕۆژێک لە ڕۆژان خۆی فەرمانڕەوای ستانەکە بووە. نیکی هێلی لەو ماوەیەی هەڵمەتەکانی هەڵبژاردننیدا بەردەوام ئەو داوای یاساییانەی وە بیری خەڵک هێناونەتەوە کە لەسەر داناڵد ترامپ تۆمارکراون و بێ لەوەش کاردانەوەی هەبووە. خانم هێلی کە دوایەمین ڕکابەری داناڵد ترامپ لەم پێشبڕکێیەدا بۆ سەرۆکایەتی ئەمریکا لە ستانەکەی خۆیەوە بە دەنگدەرانی کۆماری و هەموو ئەمریکاش دەڵێ جێرەشەوێنی و پشێویەکی زۆر بە دوای ترامپەوەن و ناشتوانێت ببێتە سەرۆک یان کاندیدێکی کاریگەر بەهۆی ئەو کێشە یاساییانەی لە ئەژمارنایەن و ڕوبەڕووی بوونەتەوە. لەگەڵ ئەوەشدا کە هەڵمەتەکانی هەڵبژاردننی نیکی هێلی دڵنیان نییە لەوەی ئایا ئەم هەڵبژاردنە بەرایەی سبەی شەممە دەباتەوە یان نا، بەڵام خانم هێلی هەتا ئێستاش هیچ نیازێکی نیشان نەداوە لە هەڵمەتەکانی هەڵبژاردن بکشێتەوە، هەرچەندەش لە ڕاوەرگرتنە گشتیەکاندا بە ڕێژەیەکی زۆر لە دوای داناڵد ترامپەوەیە. دادپارێزی گشتی ستانی نیویۆرک جەخت دەکاتەوە لەوەی هیچ کەسێک لە ئەمریکادا لەسەر و یاساوە نییە جا ئەو کەسە لە هەر پۆستێکدا بێ یانیش لە هەر پۆستێکدا بوو بێت. بە فەرمانی دادگایەکی ستانی نیویۆرک سزای دارایی بە بڕی 354 ملیۆن و 900 هەزار دۆلار سەپێنراوە بەسەر داناڵد ترامپدا کە بە بربژێری پێشەنگی کۆماری دادەنرێ بۆ هەڵبژاردنەکەی مانگی یازدەی ئەم ساڵی سەرۆکایەتی ئەمریکا. لاتیشا جیمز دادپارێزی گشتی ستانی نیویۆرک دەڵێ ئەو بڕیارەی دادگا سەلماندی کە هیچ کەسێک لەسەر و یاساوە نییە. سزا داراییەکەش لەسەر ئەوە بووە ترامپ زیادەڕۆیی کردووە لە مەزەندەکردنی سامانەکەیدا بۆ هەڵخەڵەتاندنی کۆمپانیاکان و بانکەکانی داوای قەرزی لێکردوون و دوا بە دوای 3 مانگ لە دادگاییەکی مشتومڕ لەسەر لە ناوچەی مانهاتنی نیویۆرک دادوەر ئارثەر ئەنگۆڕۆن بڕیاری ئەوەیشی داوە نابێت داناڵد ترامپ تا ماوەی 3 ساڵ وەک بەرپرسیار یان بەڕێوەبەر لە هیچ کۆمپانیایەکی ستانی نیویۆرکدا کار بکە. دادوەر ئارثەر 2 سزای تریشی سەپاندووە بەسەر 2 کوڕی داناڵد ترامپدا و فەرمانی داوە سزای 4 ملیۆن دۆلار بسەپێنرێت بەسەر داناڵد جونیۆر هەروەهاش ئێرک ترامپدا، بێلەوەش وەک باوکیان نابێت بۆ ماوەیە کاری بەڕێوەبردن بکەن لە هیچ کۆمپانیایەکدا لە ستانی نیویۆرک. پارێزەرەکانی ترامپ دەڵێن ئەو بڕیارە دەخەنە بەردەم دادگای پێداچوونەوە. داناڵد ترامپ هێشتاش 3 داوای یاسایی تری لەسەر ماون و دوانیان پەیوەندیان هەن بەو هەوڵانەی درابوون بۆ تێکدانی ئەنجامەکانی هەڵبژاردنە سەرۆکایەتیەکەی ساڵی 2020 و داوایەکی تریشیان هەر لە ستانی نیویۆرکە لەسەر ئەوەی پارەی داوە بە کەسێکی فلیمە سێکسیەکان لە بەرامبەر بێدەنگبوونیدا.
ئەگەرچی بە فەرمی ڕانەگەیەندراوە بەڵام دەنگ و باسەکان و دەنگۆکانیش زۆرن لەسەر ئەگەر و نەگەری کشانەوەی هێزە سەربازیەکانی ئەمریکا لە ناوچە کورد نشینەکانی باکووری ڕۆژهەڵاتی سووریادا. ئەم بابەتە لە نێوەندەکانی واشنتۆنیشدا بۆتە جێی باسوخواسێکی گەرم و هەندێک لە شیکەرەوە پێیان وایە دەشێ ڕەوشی ئاسایشی ڕۆژهەڵاتی ناوەڕاست یەکێک بێ لە هۆکارەکانی وەها بکەن ئەمریکا بکشێتەوە. دەشێت واشنتن لە خۆ ئامادەکردندا بێت تا هێزەکانی سووریای دموکرات جێبێڵێت و بیانداتە دەست ڕژێمی سووریا و بڵێت خۆتان کاری خۆتان ڕێک بخەن چونکە ئێمە دەڕۆین. پێدەچێت بە ڕێوەبەرایەتی ئەمریکا تاوتۆی ئەو بیرۆکەیە بکات کە چیدی پێویست نەکات هێزی سەربازی لەوێ بمینێتەوە چونکە بەرزیان دەکەون. لێکەوتەکانی ئەگەری کشانەوەی ئەمریکا زۆرن بە تایبەتیش ئەگەر لە ناوچە کوردنشینەکەی سووریادا بکشێتەوە وەک شیکەرەوە دەڵێن بە دووری نازانن تەواوی هاوکێشە سیاسی و سەربازیەکانیش لەو ناوچەیەدا گۆڕانیان بەسەردا بێت. ئەگەر بێت و ئەمریکا بکشێتەوە ئەوە هەسەدا دەکەوێتە ڕەوشێکی قورسەوە مەگەر ڕێکەوتنێک لەگەڵ دیمەشقدا بکات. بێگومان لێرەدا کات کرۆکی بابەتەکەی و مەرجیش نییە کە ئەمریکا کشایەوە ئەو مەرجانەی هەیەی بەجێ بگەێنرێن. هێزەکانی سووریای دیموکرات ئەماژە بە پەیوەندیەکانیان دەکەن لەگەڵ واشنتندا و دەشڵێن ئەگادارن لەو دەنگۆیانە. سەرکردەی هەسەدا دەڵێت بەڵێ ئەو بابەتە لە واشنتن تاوتوێ کراوە بەڵام بەو شێوەیەش نییە کە باز دەکرێت چونکە کاربەدەستانی ئەمریکایی وەهایان پێڕانەگەیاندووە. لە ماوەی ساڵی ڕابردوودا 3 جار ئەم بابەتی کشانەوەیە لە کۆنگرێسدا تاوتوێ کراوە. ئەمە شیانی مەترسیەک هەیە لەوەی لە بەرنامەی کاری واشنتندا بێت. بەڵام لەو ماوەی ڕابردوودا کاربەدەستانی وەزارەتی دەرەوە و کۆشکی سپی و پەنتاگۆنیش ڕاستەوخۆ پەیوەندیان پێوە کردوین بۆ جەختکردنەوە لەوەی زانیاریەکانی بڵاوکراونەتەوە لەسەر کشانەوە ڕاست نین و بە پێچەوانەشەوە ئەوان وابەستن بە هاوبەشی لەگەڵ هێزەکانی سووریای دموکراتدا بۆ بەرەنگاربوونەوەی داعش. ئەمەشیان بە فەرمی لە مێدیاکاندا بڵاو کردوتەوە. کورد لە سووریادا لەژێر کۆمەڵێک فشاری ناوخۆیی و دەرەوەییدایە هێشتاش وەک سەرچاوەکان لە ناو سووریاوە جەختی لێ دەکەنەوە داعش سەرچاوەی مەترسی ئاسایشیە. هەر بۆیەشە وەک دەڵێن بوون و مانەوەی ئەمریکا لە سووریادا گرنگیەکی تایبەتی خۆی هەیە نەکرد بۆ بەرەنگاربوونەوەی داعش بەڵکو بۆ ڕێگەگرتنیش لە نەخشە ڕێژیەکانی هەموو ئەو وڵاتانەی نەیاری دیموکراتین لە سووریادا و هەروەهاش بۆ بەرزڕاگرتنی ئەو هەوڵانەی لە ئارادان بۆ چارەسەریەکی سیاسیانەی درێژخایەن و جێگیریش بۆ قەیرانی ناوخۆیی سووریا. عیماد ئەزەواهرە شیکەرەوەی سیاسی میوانی ئەم هەفتەیەی چاوی واشنتنە. عیماد چاودێرێکی وردە بەسەر ڕەوش و پەرەسەندنەکانی سووریاوە و وەک ئەندامێکی باڵا لە نێوەندی دیموکراتی سووریایی کەنەدایی کار دەکات و خاوەنی دید و بۆچوونی تایبەتی خۆیەتی لەسەر ڕووداوەکانی سووریا لە پەیوەندی بە ناوچەکەوە واتە ڕۆژهەڵاتی ناوەڕاست. بەڕێز عیماد سەرەتا زۆر سوپاس و پێزانین بۆ بەشداریەکەت با دەست بەجێ بش بە پرسیاری یەکەمم ئەگەر هێزە سەربازیەکانی ئەمریکا لە سووریا بکشێنەوە چی ڕوودەدا؟ سەرەتا سپاس بۆ تۆ بۆ بینەران و هەزاران سڵاو. بێگومان کشانەوەی ئەمریکانی گەرانی دروستەکات لەسەر بابەتی سەقامگیری نەک هەر لە سووریادا بەڵکو لە سەرانسەری ناوچەکەشدا هۆکارەکەشی ئەوەیە کە ئەمریکا تەنها هێزێکە لە ئێستادا بتوانێت هاوسەنگی هێز دروست بکات چونکە لە ناو سووریادا زۆر هێزی ناوچەیی هەن درێژیان دا بە ململانیەکانی خۆیان و خاکی سووریا بەکاردەهێنن. نمونەش زۆرن ئەوە تورکیا، ئەوە ئێران، ئەوە ئیسرائیل وەک دەشبینین بەشێکی وڵاتانی عەرەبی و هێزی تری نێودەوڵەتیش. ئەلبەت بێجگە لە ئەمریکا، چین و رووسیا و ئەوروپایەکانیشت هەن. جا تەنها هێزێک کە خاوەنی کۆڵەکە بنچینەیەکان بێت لە سووریا و لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستیشدا بۆ دابینکردنی هاوسەنگی هێز و هەروەهاش بۆ سەقامگیری بریتیە لە ئەمریکا. هەر بۆیە ئەگەر ئەمریکا لە سووریا بکشێتەوە ئەوە هەموو دیمەنە سیاسەکە هەڵاوگێڕە بێتەوە. جا ئەو کشانەوەی هەر چۆنێک بێت لە ناکاو بێت وەک ئەوەی لە ئەفغانستان ڕوویدا یان با شێوەیەکی بە بەرنامە و باسکردنی لەگەڵ هاوبەشەکانیدا و لەگەڵ هێزەکانی تردا بە دڵنیاییەوە زیانێکی زۆریە بێت. پێویستە ئەوەش بڵێم بۆ خۆم
ئەوە زۆر بە دوور دەزانم ئەمریکا بکشێتەوە. ئەوەی کە ئاماژەی پێدەکەیت و دەڵێ ڕەوشەکە بە تەواوەتی لەبەر یەک هەڵدەوەشێتەوە یا هەڵاو گێر دەبێتەوە ئەکرێوە لێ تێبگەم کە پێم بڵێ ئەزمموی کشانەوەی ئەمریکا لە عێراقدا بۆ نمونە ئەوەی ساڵی 2011 وهای کرد ڕێکخراوێکی وەکو داعش بۆ نمونە دروست بوێ برەودانێکی زۆرمان لە دۆسەی تێرۆریزما بینی لە وڵاتەدا ئەمەیان ئەگەری چەندە لە سووریادا. لا يمكن أن يحدث. نا ئەوەی لە عێراق ڕوویدا لە سووریادا ڕووناداتەوە. دەزانی هۆکارەکەشی دەگرێتەوە بۆ سەرۆکی و کاتی ئەمریکا سەرۆک ئۆباما و دید و ڕوانینەکانی بۆ سیاسەتی ئەمریکا بریتی بوو لەوەی تەواو جیاواز بێ لەو سیاسەتانەی جۆرج دەبلیو بۆشی کوڕ هەیبوو. دەتوانم بڵێم لەگەڵ دەستێوەرداندا نەبوو، هەر بۆیەشە داوای کشانەوەی هێزەکانی ئەمریکای دەکرد لەو ڕوانگەیەوەی هیچ هەڕەشە و مەترسیەک لەسەر ئەمریکا نییە و بڕواشی بەوە هەبوو کە دەتوانێت لە بنکەکانی ناو ئەمریکاوە هێرش بکاتە سەر هەر مەترسیەک ڕوبەڕووی ئەمریکا دەبێتەوە لە هەر شوێنێکی ئەم جیهانەدا. سەرۆک ئۆباما ئەو کات باسیشی لە داراییش دەکرد، مانەوەی ئەو هێزانە لە دەرەوە زیانێکی زۆری دەدا لە دارایی ئەمریکا، بەڵام لەمڕۆدا وەها نییە. ڕاستە زۆرشت هەن لە سیاسەتی دەرەوەی ئەمریکادا وە خۆیان ماونەتەوە جا بایدن سەرۆک بێت یان ترامپ، ئەویان کێشە نییە چونکە وابەستن بە سلولێکی دیاریکراوە. دۆسەی کشانەوە زۆر جار مشتومڕیش لە ناو بەڕێوەبەراتی ئەمریکاشدا دروست دەکات وەک بەشێک لە ململانی نێوان کۆماری دیموکراتەکان لە پەیوەندی بە داراییەوە یان لە پەیوەندی بەڕێکەوتن و سەوداکانەوە. ئەمەیان لە بەرامبەر ئەوەیان بەو شێوەیە، بەڵام هەموو ئەمانە پاش تۆفانی ئەقسا بەو شێوەیە نەمان. ئەمریکا کەشتیە جەنگیەکانی نات بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست. بۆچی؟ چونکە بابەتی سەقامگیری بابەتە سەرچەکەیە. لێرەوە دەچمەوە سەر بابەتی ئەگەری کشانەوەی ئەمریکا. کشانەوە دەرفەتێکی بەرفراوان دەڕەخسێنێت بۆ هێزەکان لە ململانێدا. بۆ نمونە کۆماری ئیسلامی ئێران ئەگەر ئەمریکا بکشێتەوە ئەوە هەوڵی پڕکردنەوەی بۆشایەکە دەدات، تورکیا هەوڵی پڕکردنەوەکە دەدات تا بتوانێت کۆنتڕۆڵی کێشە سەرچیەکەی بکات کە بریتە لە ناوچە کوردنشینەکانی سووریا و هەروەهاش هێزەکانی سووریای دیموکرات. رووسیاش هەوڵ دەدات بۆ جێگیرکردنی جێپەی خۆی لە ڕۆژهاتی سووریادا، چونکە رووسیا لە ڕۆژ ئاوای سووریایە. ئەمە بۆ ناو سووریا و لە بیریشمان نەچێت. ئەو کشانەوەی ئەگەر کرا ئەوە کاریگەری دەبێت بەسەر وڵاتانی عەرەبیشدا لە ناوچەکەدا وەک شانشینی ئوردون و وڵاتانی کەندا و ئیسرائیلیش لەو کاریگەریانە بێبەش نابێت، بە تایبەتیش لە ڕوانگەی پاوانخوازیەکانی ئێران و هاوپەیمانەکانی و ئەو لایەنانش کە سەر بە تاران دەکەوێتە ژێرباری هەڕەشە و مەترسیەکی ڕاستەوخۆوە. جا ئەم بابەتانەی لە ئارادان و باسم کردن دەشێ شیانی کشانەوەکە کەمتر بکەنەوە، هەرچەندەش ناو بەناو باز دەکرێت یان دزە دەکرێت بە چەند هەواڵێک و دەخرێتە بەردەمڕای گشتیەوە. باشە ئیماد ئۆپۆزیسیۆنەکانی سووریا پێ دوایە خاوەنی بەرنمەیەکی نیشتیمانی بن کە بتوانن ئەگەر ئەمریکا کشایەوە هەوڵێکی ئەوە بدەن بتوانن سەقامگیری لە وڵاتەکەی خۆیانە جێگیر بکەن. لا بالحقيقة لا يوجد برنامج. لا لە ڕاستیدا بەرنمەیەکی ڕوون و ئاشکرا نییە، تەنانەت بەرنمەیەکیش لە ئارادا نییە بگوترێت ئەمە دروشمەکانە. جا ئەگەر بە وردی سەیری ڕووداوەکانی سووریا بکەین لە 2011ەوە تاکو ئێستا ئەوەی دەیبینین دارمانی دەوڵەتە نەک حکوومەت. لە کاتێکدا دەبێت جیاوازی بکەین لە نێوان دەوڵەت و ڕژێمدا. ڕژێمی ئێستای سووریا ڕۆڵی هێزێکی میلیشایی خۆجێیی دەبینێت. ئەوەی لە باکووری ڕۆژهاتی سووریا و باکووری ڕۆژ ئاوای وڵاتەکە هەن بۆتە دیفاکتۆیەک لە تەواوی ڕەوشەکەدا ئەوەی غائیبە و لەوێ نییە بریتە لە بڕیاری سەربەخۆیانەی سووریایی. ئەوە تا تووشیا دەیەوێت کۆنتڕۆڵی تەواوی ناوچەکانی باکووری سووریا بکات، بە تایبەتیش ناوچە کوردنشینەکان. هیوای وەهایە کۆتایی بە دۆسەی کورد بهێنێت کە بێ هیچ چەند و چوونێک، هەر ئەوەش مەبەستەکەی ئانکەرەیە و کێشەی خودی خۆیەتی کە تا ئەمڕۆژ نەیتوانیوە چارەسەری بکات. باکووری ڕۆژ ئاوای سووریا لەژێر کۆنتڕۆڵی لایەنە جیهادی ئیسلامیەکاندایە. جا سووریا ناتوانێت ببێتە خاوەنی هیچ بڕیارێک کە بتوانێت لە وڵاتەکە لەو دابەشبوونە دیفاکتۆیە دەربهێنێت و ڕژێمیش هیچی بەدەستەوە نەماوە.
تەنها ئەوەندە نەبێت هاوپەیمانەتی لەگەڵ وڵاتێکی وەکو کۆماری ئیسلامی ئێران یان لەگەڵ رووسیادا بکات هەندێک جاریش ڕێکەوتنی ژێربەژێر لەگەڵ ئیسرائیلیشدا دەکات لەسەر جم و جۆڵی لایەنگرەکانی ئێران چونکە تەنها خەمێکی ئەو ڕژێمە هەیەی ئەوەیە لە ترۆپکی دەسەڵاتدا بمێنێتەوە جا بە هەر نرخێک بێت با بێمە سەر ئۆپۆسیۆنی سیاسی وڵاتەکە ئۆپۆسیۆن نەگەیشتوتە باری کامڵبوون و نەیتوانیوە بەرنمەیەکی گشتگیریانە بخاتە بەردەست بۆ و توێش لەسەرکردن تەنها قسەکردن لەسەر ئەوەی دژی ئەم ڕژێمە درندە خوێن ڕێژەی بەشار ئەسەدن کە هیچ کەسێک گومانی لەوەدا نییە ئەمە بەس نییە بەڵام ئەی کوا بەرنامە ڕێژی کە بتوانێت وەک پرۆژەیەک لێی بڕوانێت بۆ ئایندەی سووریا واتە دەوڵەتێکی دیموکراتی سووریا دەوڵەتێکی سووریایی لەسەر بنچینەی هاوڵاتی بوون سەر بەم ئاین و ئەو وڵات و ئەو لایە نەبێت دەزانیت بەڵێن یەکێک لە کێشە گەورەکانی ناو ئۆپۆسیۆن بریتیە لە نەبوونی سربەخۆی ئەماش بە نەخۆشێکی گەورە ناو دێر دەکەن نەخۆشەکە هاوشێوەی شێرپەنجە و تەواوی جەستەی ئۆپۆسیۆنی سووریای گرتوتەوە پەنابرنەبەری هێزە دەرەچیەکان لە هەموو بارێکدا وهاین لێ دەکات ببنە ئامرازێک بەدەست ئەو هێزە بیانیانەوە پرۆژە بەرتەسکەکان نابدان پرۆژەی گشتگیر پرۆژە تایەفەگەریەکان نەژادیەکان کە پشت بە ناوچە و ئەو شتانە دەبەستن ناتوانن ببنە خاوەنی نیشتیمانێک بتوانێت بەرەنگاری ئەو کێشە ڕاستەقینانە بێتەوە کە ڕوبەڕووی دەبێتەوە بەڕێز عیماد ئەگەر یارمەتیم بێ بەرلەوەی بچمە بەشی داهاتووی بەرنامەکەمان ئەمێ پرسم ئەم هەموو شتانەی کە بۆ ئایندەی سووریا جەنابەت باسی دەکەی ئەرکی ئەمریکا یا وڵاتێکی ترە یاخۆت ئەرکێکی ڕاستەقینەیە کە ئەبێ لایەنە سووریاییەکان خۆیان بەرنامە ڕێژیان بۆ ئەو بابەتانە کردبێ لە ڕاستیدا ئەرکی هەردووکیانە چی ڕوودەدات ئەگەر ناوچەی ڕۆژهاتی ناوڕاست جێ بەهێڵدرێت لە دەستی ئەم ململانێ وێرانکارانەدا وڵاتەکانی ڕۆژهاتی ناوڕاست دەڕوخێت وڵاتەکان دەکەونە دەست میلیشیا و چەتەکان و تایفەکان و جیهاد چونکە دەبێتە دەرفەتێ بۆ دەرکەوتنی ئاشکرایە ئەمەی باسی دەکەم لە سووریا و لە عێراق لە لوبناندا کێشەی سەرەکین و لە تورکیاشدا بە دوور نازانێت ئاوەهای لێبێت بە دڵنیاییەوە لە کۆماری ئیسلامی ئێرانیشدا بە دوور نازانێت ئەوە تا لە شانشینی ئوردن قەیران هەیە بەڵێ دێڵێمەوە ئەرکی هەردوو لایە لەسەر جیهانی ڕۆژئاوا پێویستە کە ئەم ناوچەی بەم شێوەیە دابش کردووە پێویستە بەرپرسایەتی مێژووی خۆی لە ئەستۆ بگرێت بۆ پێکێنانی دەوڵەتی دیموکراتی نوێ ئەمەش تەنها ڕێگەیەکە بۆ دەربازبوون لە کێشەکان خۆ ئەگەر دەست بەکارکردنێکی تەواوەتی نەکات لەسەر ئەو بنەمایە ئەوە ڕاستگویانە دەڵێم ئەم ناوچەیە زەویەکی بەپیتا بۆ هەموو جۆرە ململانیەکی تایفی و نەژادی و جیهادی ئاجیهانی ڕۆژئاوا هەرگیز لە خۆی پرسیوە کە بۆچی لە ئێستادا ئەم توونڕەبیە لەم خاکەدا هەیە بۆچی لە پەنجاکاندا مەم شێوێ نەبووە بەڵێ پێویستە لەسەر هەموو هێزە ئۆپۆسیۆنەکانی سووریا بە کورد و عەرەب و هەموو لایەنەکانەوە خۆیان بخەنە بەردەم ئەو پرسیارەوەی ئایا چەندێک دەرفەت هەن بۆ خستنە ڕووی پرۆژە گەورەکان و سرینەوەی پرۆژە بەرتەسکەکان لە پێناو سووریادا جا لای من وەڵامەکە ئەوەیە دامەزاندی دەوڵەتێکی نیشتیمانیانە لەسەر بنەمای بەها باڵا و بەها پیرۆزەکان تەنها ڕێگەیەکە بۆ دەربازبوون لە هەموو کێشەکان بێ لەم ڕێگەی هیچ کێشێکی سەربازیان سیاسی بۆ هیچ نەتەوە و لایەنێک چارەسەر نابێت ئەوە تا ئەزمموی عێراقمە لە بەردەستدایە پێشتر دەگوترا عێراق لەگەڵ هاتنی ئینگلیزەکاندا کەوتۆتە ژێر هەربوونی سونەکانەوە دواتیش لە سای 2023دا کە بەغدای سەدام حوسێن ڕووخا و کەوتە ژێر دەستی ئاینزەکانەوە جا دەبێ بپرسین چی ڕوویدا با پرسین ئایا ئێستا کورد لە عێراقدا ئاسوودەیە نەخێر ئەوە تا ئەو دۆست و خوشک و برا کوردانەی لە وڵاتێکی دیموکراتی ڕۆژئاوادا دەژین وەک هاوڵاتی ئەو وڵاتە بەبێ هیچ ترسێک دەژین ئەی بۆچی ئەگەر لەو ناوچەیەدا بشین هەمیشە دەبێت لە ترس و دڵڕاوچێدا بین زۆرینە و کەمینە بە چه شێوێک دەتوانن ئەم کێشە قوڵانە چارەسەر بکەن دێڵێمەوە بەبێ دەوڵەتێکی دیموکراتیانەی ڕاستەقینە و دەوڵەتی هاوڵاتی بوون ئەم کێشانە چارەسەر نابن هیچ ئایدۆلۆژیایەک ناتوانێت هیچ کێشەیە چارەسەر بکات ئەگەر ئەم دەوڵەتە مۆدێرنەمان نەبێت ئەمەش کارێکی قورس نییە جیهانی ڕۆژئاوا توانای هەیە بۆ پشتیوانی کردو و پەرەپێدانی لایەنە دیموکراتیەکانی ئەم جۆرە پرۆژەیان هەیە ئەگەر نا ئەوە هەزاران داعش و هەزاران بزاوتی توونڕەوی نەتەوەیی و هەزار بزاوتی چەپی پێداگر دروست دەبن دەزانی زەنگاوێک هەیە ئەگەر وشک نەکرێت ئەوە کۆمەڵگە لە بەریەک هەڵەوە شوێنێتەوە
بەڵام ئەگەر دوای مێشولەیەکی ئەو زۆنگاوە بکەوین و وشکردنی زۆنگاوەکە لەبیر خۆمان بەرینەوە ئەوە هەر دەبێت بە دوای مێشولەکان بکەوین و هیچ بە هیچ ناکرێت. بەڕێز عیماد من دەگەڕێمەوە بۆلات دەچینە بەشی دووەمی وتوێژەکەمان. تورکیا یەکێکە لە وڵاتانەی ناوچەکە کە بەردەوام تەبان نەبووە لەگەڵ هەبوونی بەڕێوەبەرایەتی خۆسەری کووردا و بەردەوامیش نێوەندە کوردنشینەکانی کردووەتە ئامانجی هێرشە لەشکریەکان و لەم ماوەیەی ڕابردووشەوە دەستی کردووە بە بردومانی دامەزراوە ژێرخانەییەکانی ناوچەکانی بەڕێوەبەرایەتی خۆسەری. ئامانجەکان وەک ئاماژەیان پێدەکرێت ژێرخانی وزەن، ئەمەش ینی ڕێگە نەدانە بەوەی پەکەکە و هاوسۆزەکانیشی لە سووریادا یەپەگە و یەپەژە بەڕێوەبەرایەتی خۆجێییان هەبێت لەو ناوچەیەدا. کورد لە سووریادا وەک شیکەرەوە ئاماژەی پێدەکەن بۆتە بەشێک لە ناکۆچی نێوان واشنگتن و ئانکەرە و دەشڵێن ئەگەر واشنگتن هەنگاو بنێ ئەوە دەشێت ئەو ئاڵۆزیانەی لەگەڵ تورکیادا بڕەوێنەوە. پەیوەندیەکانی ئەمریکا و یەپەگە زیان دەدا لە نزیکەی هەردوو پەیوەندیەکان لەگەڵ تورکیا. جا بە پلەی یەکەم پێویستە ئەمریکا بە سیاسەتەکانی خۆیدا بچێتەوە لەگەڵ یەپەگەدا و ئەوجا تورکیا و ئەمریکا دەتوانن بکەونە قسەکردن لەسەر بابەتەکانی دیکە. بێجگە لە مەترسیە ناوخۆییەکانی ڕژێمی سووریا، تورکیا لەلایەک و کۆماری ئیسلامی ئێرانیش لەلایەکی ترەوە سەرچاوەیەکی تری هەڕەشە و مەترسین لەسەر کورد لە سووریادا. هەر بۆیەشە سەرکردە سیاسی و لەشکریەکانی کورد دەخوازن ئەمریکا لەو ناوچانەدا بمێنێتەوە. هەر هەموو ئەم بابەتانە دەشێت بە مەترسی دابنرێن. بێگومان بابەتی کشانەوەی لەشکری ئەمریکا ئەو مەترسیانە چەندان هێندەی تر گەورەتر دەکات. هەر بۆیەشە هەوڵدان تا ئەمریکا نەکشێتەوە یەکێکە لە کارە سەرچیەکانمان. بەڕێز عیماد، تورکیا چی لە کورد دەوێت لە سووریادا؟ یعنی وەکو جەنابیشت دەزانین لە ساڵی 2011ەوە هەتا ئێستاشی لەگەڵدا بێ شتێکی ئەوتۆ نییە کە بگوترێ بوونی کورد لەو ناوچانەدا کە هاوسنووری تورکیان بوونەتەمایی هەڕەشە و مەترسیەک بۆ سەر ئەوەی تورکیا بە ئاسایشی نیشتیمانی وڵاتەکەی خۆی ناودێری دەکات. لا أكيد ما بالضرورة أن هذا الخطر موجود. نابۆ تورکیا ئەو مەترسیە هەن چونکە ئەو ناوچەیە ناوچەیەکی ژیۆستراتیژیە. هەر بۆیەشە دەبین هەوڵدان هەن بۆ کۆنتڕۆلکردن. کێشەی پاتی کرێکارانی کوردستان لەگەڵ تورکیا کێشەیەکی نوێ نییە. پەکەکە نوێنەرایەتی کوردی سووریا ناکات لە پەیوەندی بە تورکیاوە. ئەمە بۆ عێراق و بۆ ناو تورکیاش ڕاستە. پەکەکە وەک لایەنێکی سیاسی ژمارەیە کێشەی هەن. بەڵام کاتێ داعش پەیدا بوو ئەمریکا داوای کرد لەشکری ئازاد بەشدار بێ لە بەرەنگابوونەوەی داعشدا. یەکەم جار نیان کردو وتیان ئەرکەکان دشی ڕژێمە. ئەلبەت ئەمە کوردبینیەکی سیاسی بوو. لە کاتێکدا خوشکوبلایانی کورد خۆبەخشانە دەستیان بەشار کرد دژی ئەو مەترسیە. بوونی هەرێمێکی خۆسەری کورد لە باکووری ڕۆژهاتی سووریادا لەلایەن ئەنکەرەوە بە مەترسیەک دەبیندرێت بۆ سەر تورکیا و سیاسەتەکانی تورکیاش. جا گەورەکردنی ئەو مەترسیە دەگەڕێتەوە بۆ هۆکارە سیاسەکانی تورکیا. یەکێک لەوانە ئەوەیە کە حکوومەتی تورکیا نەیتوانیوە تا ئێستا چارەسەری کێشەی کورد لە ناو سنوورەکانی خۆیدا بکات. نە بە تێکەڵکردنی دانیشتوان و نە بە سزادان و نە بە ئاگر و ئاسن نەیتوانیوە ئەو کێشەیە لە مێژینەیە چارەسەر کات. ئەمە ژیانی ڕژێمی تورکیا دووچاری کێشەیەکی بنیادی بووتەوە. ئەمە بابەتێکە پەیوەندی بە کوردی سووریاوە هەیە. کێشەی کورد لە عێراقدا چۆن چارەسەرکرا، ئەی کێشەی کورد لە ئێراندا چۆن چارەسەرکراوە. کێشەی کورد سوورەکانی وڵاتانی ناوچەکەی بەساندووە. بۆچی وەهای لێهاتووە؟ چونکە دەوڵەتێکی دیموکراتی مۆدێرنت نییە لە تەواوی ناوچەکەدا. بەڵە تورکیا دەوڵەتێکی نوێیە. بەڵام دیموکراتی لە تورکیادا نەزۆکە. ئازادیە سیڤیلەکان بوونیان نییە. لە ئێرانش بە هەمان شێوەیە. تۆ سەیرکە شیعەکانی ئێرانی ناتوانێت سونەیەکی ئێرانی پێ قوبوڵ بێت. ئیدی چۆن کەسێکی تری بەلاوە قوبوڵە بێت لە نەتەوەیەکی تر. ئەمە زۆر قورسە بەلایەنەوە. تەنانەت ئەمە زۆر قورسە بەلایەنەوە. تەنانەت ئەو چارەسەریانەیش کە هەن گێرمە و کێشان زۆرن. ئێستا عێراق دەوڵەتێکی فیدرالیە، بەڵام نەیتوانێت زاڵ بێت بەسەر کێشەکاندا و دەوڵەتێکی مۆدێرن دروست بێت. هێشتا ترس و بێمتمانەی هەیە. گەندەڵی هەر بەردەوامە. سەروەری نییە. ئەمانە بوونەتە بنکۆڵکردنی ئەو وڵاتە. لە سووریاش بە هەمان شێوەیە. لە بیرشمان نەچێت فەرمانڕەوای تورکیا سوڵتانێک لە ناخیدایە دەخوازێت پرۆژەی خەلافەت و ئیمپراتۆریەتی عوسمانی بێنێتەوە.
دەرزانێت کە ناتوانێت ئێران دەیەوێت خەونی ئیمپراتۆریەتی خۆی بەجێ بگەێنێت لەژێر سای ئایندا دەرزانێت کە ئەستەمە بووی لە جیهانی عەرەبیشدا بینی سیاسی هێندە باڵا نییە گەیشت بێتە ئاستی بیرکردنەوە لە دەوڵەتی مۆدێرن کە بێتە دەوڵەتی هاوڵاتی چونکە بەردەوام ئەو سیاسەتە بەکار هاتووە بۆ دژایەتیکردنی ئەوەی پێی دەڵێن ڕۆژئاوای کۆلۆنیالیزم. بەڕێز عیماد بەخۆ دەزانی یەکێ لە بیانوەکانی تورکیا ئەوەیە دەڵێ چۆتە ناو سووریاوە لەشکری بردوۆتە ناو سووریاوە بۆی شەڕی دژی تێرۆریزم بکە ئەڵبەت مەبەستیشی لە تێرۆریزم کوردەکانە لە سووریادا. من پرسیارەکەم لە بەڕێزدەوەیە تورکیا بۆچی ئەو شەڕە لە ناو وڵاتی خۆیان نایکا بۆ دەیباتە وڵاتانی تر وەک عێراق وەک سووریاوە. إنها الديماغوجيا والشعبوية بەهۆی دیماگۆگیەت و پۆپۆلیستیەوە ئەمە ئەو سیاسەتەیە کە بەڕێز ئەردۆغان پشتی پێبەسێت بۆ فەرمانڕەوایەتی لە تورکیادا و پێویستی بەوەیە کێشەکانی هەناردە بکاتە دەرەوە دۆسەی تیرۆریزم بەکاردەهێنێت کە دۆسەیەکی زۆر لاستیکیە لای ئەردۆغان و بەکارێهێنێ بۆ مەبەستە پۆپۆلیستیەکانی خۆی لە پەیوەندی بە سووریاوە تا هێزەکانی سووریا لە باکووری ڕۆژهەڵات و ناوەڕاست و ڕۆژئاوای وڵاتەکەشدا نەگەنە بەرهەمهێنانی پرۆژەیە کە تیایدا داوا بکەن لە تورکەکان بگەڕێنەوە بۆ سنووری خۆیان و بگەڕێن بە شوێن پەیوەندیەکی ئاساییدا ئەوە هەرگیز ئەم ئاڵۆزیانە کۆتاییان نایێت بە دڵنیاییەوە هەرچەندێ کێشە و ئاڵۆزیەکان ناو تورکیادا زۆرتر بن ئەوەندە و زیاتر ئەردۆغان و ئاکەپەش هەست بە مەترسی دەکەن بۆ دۆڕاندنی هەڵبژاردن یانیش بەهۆی فشار ئابوووریەکانەوە جا هەرچەندێک کێشەنەتەوەی و ئاینی و تایفیەکان زیاتر بن لە ناوچەکەدا لە بەرژەوەندی ئەوە ئەبێت و خۆی بەهێزی پارێزەر دەبینێت بەڵام پێویستە بپرسین کێ دەپارێزێت ئەی بۆچی دان بەوەدا نانێت کە تیرۆر هەموو لانێک دەگرێتەوە وەڵامیش ئەوەیە چونکە ئەم دۆسەیە بۆ مەبەستی سیاسی هەرزان بەکارەهێنێت کورد لە سووریا ئەزمموی خۆی هەیە و سەرکەوتوو بۆ لەو ئەزمونەیدا بەڵام لە بابەتی بژاردەی استراتیژیدا بۆ دیالۆگ لەگەڵ هێزە سیاسەکانی ترا ناتوانم بڵم سەرکەوتوو بووە ئەمە چونکە هێشتا ترسێک هەیە و لەو بابەتەی پێی دەگوتێت دەوڵەتی نیشتیمانی هەر بۆیە بوونی ئەو دیالۆکە لەگەڵ هێزە نیشتیمانی و دیموکراتیەکاندا زۆر گرنگە و تێگەیشتنیش هەن بۆ نیگەرانەکانی کورد لە سووریادا و هەندێ جاریش فشاری ڕاستەوخۆ یان ناڕاستەخۆیان لەسەر بێت بۆ توێژکردن لەگەڵ دیمەشقدا لە کاتێکدا کورد خۆی ئەو ئەزمونەی هەیە کە ئەم ڕژێمە ڕژێمی سووریا هیچ شتێکیان پێنادات. زۆر بمبورە بەڕێز عیماد کاتم ئەوەندە بەدەستەوە نەماوە دوا پرسیارم نم بەرنمەیەدا ئەگەر بێت و ئەمریکا بکشێتەوە پێ دوایە کورد بڕوا بەرەو دیمەشق و لەوێ ڕێکەوتنێک بۆ نمونە بکرێ ئەو ڕێکەوتنە ینی بە شێوەیەک بێت لە شێوەکان کە بڵێم مافی کورد لەوێ پارێزراو دەبێ و هەنگاوێک بێ بۆ خۆپاراستن لە هەموو ئەگەرێک ئێرانیەکان بیکەن بەرامبەر بە کورد یا تورکەکان بیکەن بەرامبەر بە کورد واقعيا ليس لهم خيارات كثيرة. لە ڕاستیدا کورد لە سووریادا بژاردەیەکی زۆریان لە بەردەستانیە ئەو ڕۆژەی کوردی تێدا بژاردەیەکی ئەو تویان بۆ جێ ناهێڵرێت جا پرسیارەکە لەوەدا ئایا خۆیان باخواستی خۆیان دەچنە دیمەشقیان ئەمریکا پاڵیان پێوانێت ئەو جا پرسیارێکی تریش ئەوەیە ئایا ڕژێم چی بۆ کورد دابی نەکات بەڵە ڕژێمی سووریا لە ڕەوشێکی لەرزۆکدا و دەشێت هەندێک لە بەردانەواندنیان بۆ بکات بەڵام هەرگیز ئەوە ناکات لایەنێک بەشداری دەسەڵاتی لەگەڵدا بکات ئەو ڕژێمە ئەو کارە لەگەڵ عەرەبی سووریادا ناکات کە لە یەک نەتەوەشن ئیتر چۆن لەگەڵ خەڵکی ترایی کات ئایا ئەمە دەبێتە مای شێوازێکی تری فەرمانڕەوایەتی لە سووریادا شتی وەها لە ئارادا نییە بەڵێ پرۆژەی کۆنفیدرالی نەتەوەیی و تایفی و ئەوانە دەخرێنە ڕوو بەڵام بەلای منەوە ئەوانە خاڵی لاوازن خاڵی لاوازی پرۆژەکانی هەموو هێزە سیاسەکان لە سووریادا چونکە کۆمەکی بابەتی دەوڵەت خراوەتە ریزبەندی دووهەمەوە دەزانی بوونی بیرۆکەی دەوڵەتێکی مۆدێرن وەک بۆمبێک سەیرەکرێت لە ناوچەکەدا و لە هەر کاتێکدا بێت دەیتەقێننەوە. بەڵێ بەڕێز عیماد سوپاس و پێزانینم بۆ بەشداریت لە چاوی واشنگتنی ئەم هەفتەیەدا زۆر سوپاس دەکەم. شكرا لكم شكرا للاستضافة.
نیکێلی فەرمانڕەوای پێشووی ستانی کارۆلاینای باشوور و هەروەهاش نوێنەری پێشووی ئەمریکا لە نەتەوەیە گرتوەکان جەخت دەکاتەوە لەوەی هێندەی بتوانێت بۆی بلوێ لەم پێشە بڕچەی هەڵبژاردنەی سەرۆکایەتیدا بەردەوام دەبێت. جا لێرەدا یەکێ لە پرسیارەکانەوەیە ئایا خانم هەیلی کامیانی دەوێت شکستپێنانی داناڵد ترامپ لە هەڵبژاردنە بەراییەکەی ستانی کارۆلاینای باشووردا یان سەرکەوتنی کۆماریەکان لە هەڵبژاردنەکەی مانگی 11 سەرۆکایەتی ئەمریکادا. بەم پرسیارەوە دەچمە لای هێرۆ زەنگەنە میوانی ستۆدیۆی چاوی واشنگتن. هێرۆ جاریچکەش زۆر سوپاس دەکەم. پێم بڵێ هەیلی کامیانی دەوێت؟ بەڵێن پرسیارێکی ینی ئاسان نییە جوابدانەوەی هێڵی کامیانوێ بۆ شێوەیە کە دەری بڕیوە لە سەرتاوە و توێتی ئەو سەرکەوتنی کۆماریەکانی ئەوێ. بەڵام هەتا ئێستا هەڵمەتەکانی هەڵبژاردن دەبینین کە بەردەوامە دژ بە داناڵد ترامپ و هەروەها لە دوایین لێدوانیدا هێڵی باسی لەوەن ینی دانی بەوەدا نەنا ئەگەر بکشێتەوە یاخود ئەگە سەرکەوتن بەدەست نەهێنێت پشتیوانی لە داناڵد ترامپەکە یاننا. بەڵام ئەوەشمان بیر نەچێ هێڵی خۆی کەسێک بۆ کە پێشتر پشتیوانی لە داناڵد ترامپ کردووە لە ڕابردووە و هەروەها داناڵد ترامپ لە کاتی سەرۆکایەتی داناڵد ترامپدا هێڵی دەستنیشان کرا بۆ نوێنەری ئەمریکا لە نەتەوەیە گرتوەکان ینی پێشتر وەکو دۆستێک لە قەڵەمی ئەدا کاتێککە باسی لە داناڵد ترامپە کرد. بەڵام ئێستا بەو شێوەیە نییە. ئێستا بێگومان هەڵمەتێکی هەڵبژاردنێکی چڕ دژی داناڵد ترامپ بەڕێوە ئەچێ. بەڵام سەرڕای ئەوەی کە چەند جارێک لە کاتی بەرنمەیەکی ڕاستەوخۆی تەلەڤیزۆنیدا چەند جارێک ئەو پرسیارەی لێکرایەوە کە ئەگەر سەرکەوتن بەدەست نهێنی تۆ پشتیوانی لە داناڵد ترامپەکەی یاننا ئەو ئاماژەی بەوە نەکرد کە پشتیوانی لە داناڵد ترامپەکە و نەشی گوت نایکات. پرسیارەکەی با بڵێن بە جۆرێک خۆی لادا و خۆی دوور ڕاگرت لە وەڵامدانەوەی ئەو پرسیارە. ئەوشمان لەبیر نەچێتەوە ینی لە هەڵبژاردننی سەرۆکایەتی ساڵی 2020 بە تایبەتی لەو ڕووداوەی ڕۆژی 6 مانگی یەک کە ڕوویدا هەیلی هیچ پشتیوانێکی لە ترامپ نەکرد بێدەنگی هەڵبژاردن. سبەینە شەمە هەڵبژاردنە بەراییەکەی ستانی کارۆلاینای باشوور و بخۆشت دەزانی ینی نکێلی هیوایەکی زۆری لەسەر هەڵچنیوە. ڕەوشی چۆنە هەتا ئێستا؟ بڵێن ئەم هەڵبژاردنە ینی بۆنێکی هێڵی هەرچەنە ئاماژەی بەوە نەکردووە کە ئەگەر لەم هەڵبژاردنەی کارۆلاینای باشوور ئەو سەرکەوتن بەدەست نەهێنێت ئەوە ئەکشێتەوە لە هەڵمەتەکانی هەڵبژاردن. ئەمەی نەوتووە. بەڵام دەکرێت ئەم هەڵبژاردنێکی چارە نووساز بێ بۆ داهاتووی با بڵین سیاسی هێڵی لەم هەڵبژاردنەیە با بڵین لەم هەڵمەتی هەڵبژاردننی ساڵی 2024 دەکرێت لە دوای ئەوە ئیتر بەردەوام نەبێت لەبەرەوەی کارۆلاینای باشوور ویلایەتێکە کە چۆنەڵی ویلایەتی خۆیەتی هێڵی خەڵکی ئەوەیە و جگە لەوەش کە لە 2011 هەتا 2017 فەرمانڕەوای ئەو ویلایەتە بووە. بەڵام ئەگەر ئێستا ئێمە سەیری بکەین بەپێی ڕاوەرگرتنە گشتیەکان هەرچەندە ڕاوەرگرتنەکان پێشتریش ئاماژەمان پێکردووە نابێ ببن بە قیاس لەبەری ئەمە لەناو ئەو کەسانەیە کە ئەم ڕاوەرگرتنە چەندێ گەورەیە لە ناو چەند کەس کراوە. بەڵام بەپێی ڕاوەرگرتنێکی نوێ کە کراوە با بڵین داناڵد ترامپ زۆر لە پێشە. هەتا ئێستا بە ڕێژەی 163 بە بەرامبەر لەگەڵ 135 نیکی هێڵی کەواتە نزیکەی دوو هێندی نیکی هێڵی ئەوەی هەیە لەوێ لە کارۆلاینای باشووری تری ئەمریکا پڕ لە شتی لە ناکاو و لە پڕ و نازانی ئەنجامەکە بۆ سبەینە شەممە. هێرۆ زۆر جەخت لەم هەڵبژاردنە بەرایی ستانی کارۆلاینای باشوورەکرێتەوە چ جیاوازیەکی هەیە؟ گرنگەکەی لە چیایە؟ جیاوازیەکە لە نێوان هەڵبژاردنە بەراییەکانی تردا لە ستانەکانی کەیا چییە؟ هەڵبژاردننی ساوت کارۆلاینە ینی یەکێک لە گرنگەکانی ئێستا یەکێکە لە ویلایەتەکانی سەرەتایی خۆی گرنگەکەی لەوەیە. بەڵێن یەکێکە لە ویلایەتانی کە ئێمە بینیمان سێم ویلایەتەکە هەڵبژاردننی بەرایی تیاکرێت کەواتە خەڵکی زۆر چاودێری ئەم ئەنجامەکانی ئەو هەڵبژاردنانەی سەرەتایەکان ئەکری هەڵبژارد با بڵین ئەمیش یەکێکە لەوانە هەرچەنە ینی نوێنەرێکی کەمی هەیە بە بەراورد لەگەڵ ئەو 1215 دەنگی نوێنەرەی کە نیکی هێڵی یان داناڵد ترامپ هەر کامێکیان بێ پێویستیانە لە کۆنگرەی کۆمارێکان بەدەستی بهێنن. ویلایەتی ساوت کارۆلاینە تەنها خاوەنی 50 نوێنەرە دەنگی نوێنەرە
بەڵام گرنگەکەی لەوەیە کە هەڵبژاردن با بڵین سەرەتایەکانە زیاتر بەخشێنەران دەنگدەران ئەمانە هەمووی چاودێری ئەم هەڵبژاردنانەی ویلایەتە سەرەتایەکانەکەن بۆ ئەوی بزانن تا چەندێک لەوێ توانیویانە سەرکەوتن بەدەستبێنن لەبەری بابیرمان نەچێت ینی بۆ دەنگدەرێکی کۆماری ئەگەر من دەنگدەرێکی کۆماری بم بۆ دەنگدەرێکی کۆماری ئەوە گرنگە کە بزانێت کۆماریەکان سەرکەوتن بەدەستدەهێنن ینی نایانەوێت ئەم بربەرەکانی ناوخۆی حیزبەکە هەتا ئەخیری کۆتایەکەی بڕوات بەو شێوەی یەکلانە بێتەوە ئەمە کارەکاتە سەر شێوازی بەڕێوەچوونی هەڵمەتەکانی هەڵبژاردننی کۆماریەکان جالەبەر ئەمەیە گرنگێکی زۆری هەیە کارەڵاینا لە ئێستاە چونکە سێم ویلایەتە ئەگەر لێرەشە وەکو ویلایەتەکانی تر سەرکەوتن بەدەست نەهێنێ بڕێک کێشەیە ڕۆژەکەی کێشێ بەڵێ و هەر پرسیاری ئەوەت کرد کە جیاوازی ئەمە لەگەڵ ویلایەتەکانی تر حەزەکەم ئەوەش بڵێم کە کارۆلاینا یەکێکە لە ویلایەتانی کە شێوازی هەڵبژاردنەکەی ئۆپن پرایمەریە کاواتە ئەمە هەڵبژاردنێکە کە لەلایەن ویلایەتەکەوە لەلایەن دەسەڵاتی ویلایەتەکەەوە ئەنجامەدرێ هەڵبژاردنێکی فەرمیە وە کراوەیە دەکرێت کەسێکی تریش لەم هەڵبژاردنە بەشداری بکە مەرج نییە تۆ تەنها کۆماری بیت بۆ ئەوەی بەشداری لە هەڵبژاردنەکەی بکەیت دەکرێت دیموکراتیش بەشداری بکە بەڵام بەمەرجێک کە ئەو دیموکراتی بەشداری ئەکا لەم هەڵبژاردنە لە پرایمەری دیموکراتەکانە بەشداری نەکردبێت بەڵێ لە ناو کۆماریەکانە کە دەنگ بە نیکی هێڵیەدەن بەڵێن هەتا ئێستا ینی زۆر جادبیر لەوە ئەکرایەوە کە نیکی هەڵی پشتیوانەکانی ژن بن یان جیاوازی هەبێ بەڵام ئێستا ئەبینین لە ناو زۆربەی چینی توێژەکانە تەنانەت خوێندکارانی زانکۆش ترامپ بەپێی ئەم ڕاوەرگرتنە گشتیە لە پێشە بەڵام لە سەدا ینی ڕێژەیەکی زۆرە پێم وا بێ 63ەیە ئەو کەسانی کە دەیانەوێت دەنگ بۆ نیکی هەڵی بدەن ئەوانن کە داهاتووی دیموکراسی لە وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکاوە بەلایەن گرنگە بەڵام ئەوشمان بیر نەچێ تەنها لە سەدا سیانزەی کۆی گشتی دەنگدەران دەڵێن داهاتووی دیموکراسی بەلامانەوە گرنگە زیاتر خەڵکەکە ئابووری بەلاوە گرنگە ئەو کەسانشی کە ئابووریان بەلاوە گرنگە زیاتر ئەوانن کە پێیان وایە ترامپ ئەتوانێت ئابووری بەڕێوە بێت کەسێکی وەکو نیکی هێڵی بەڵێ لە دیمانەیەکی پێشتر یا نیکی هێڵی ئاماژە بەوە دەکات دەڵێ 2024 ژنێک دەبێت بە سەرۆکی ئەمریکا یا خۆی یا کاملا هەرس جگری ئێستای سەرۆک بایدن بەڵێن ئەمەش مەبەستی نیکی هێڵی لەوەیە کە هەم بایدن و هەم دانەڵد ترامپ کەسانی کە بەتەمەنن باسی لە تەمەنی ئەوان کردووە کە ناتوانن وڵات بەڕێوە بەرن بەهۆی تەمەنەکەیانەوە ئاماژەی بەوە کردووە بۆیە پێی وایە ئەگەر بایدنیش سەرکەوتن بەدەست بهێنێت ئەوە کاملا هێرس دێ بە یاخود پێی وایە ئەگەر خۆی نەبێت بە کاندیدی کۆماریەکان ئەوە کاملا هێرس ئەیباتەوە مەبەست لەو کە کاملا هێرس چێ خۆ ئێمە ئازاین کاملا هێرس کاندیدی دیموکراتەکان نییە لەم کاتەیە جۆ بایدنە بەڵام مەبەستی ئەوەیە لەو قسە کە جۆ بایدن ناتوانێت ئەو کاتە کاملا هێرس دەبێت بە سەرۆک بەڵێ کاتب زۆر کەم ماوە هەڵبەتە هاوکاتی ئەم هەڵمەتانەی هەڵبژاردننی کۆماریەکان ئەم هەڵبژاردنە بەلایەنە جۆ بایدنیش دەستی کردووە وەکو دیموکرات دەستی کردووە بە هەڵمەتەکانی خۆی بۆ کۆکردنەوەی دارایی پێویست بۆ هەڵمەتەکەی هەڵبژاردننی خۆی یا هەڵبژاردنەوەی خۆی ئەمە چ کاریگەریەکی دەبێت بەسەر تەواوی هەڵمەتەکانی کۆماریەکان بەڵێن لە راپۆرتێکی ئەم دواییانەیە خوێنمەوە راپۆرتێک نووسرا بوو کە ئاماژە بەوەکە لە کاتێکە ئێستا هەموو کە زووە ئەزانێ بایدن ڕەوشی زۆر خراپە بەڵام لێرەوە کۆماریەکان هێشتا یەکلا نەبوونەتەوە بەهۆی بربەرەکانیەکانی خۆیان و حیزبەکەەوە لەوێەوە سەرۆک بایدن دەستی کردووە بە کۆکردنەوەی پارە بۆ هەڵمەتەکانی هەڵبژاردننی کە ئەمەش گرنگیەکی زۆری هەیە بۆ هەر کام لە پارتەکان کاتێک هەڵمەتەکانی هەڵبژاردنیان بەڕێوە بن کێشەی با بڵین دارایی یەکێکە لە کێشە گەورەکانی حیزبەکان و یەکێکە بێ لە شتە گرنگەکان بۆ دەستکەوتی ئەو حیزبە کە ئێستا سەرۆک بایدن لە ئێستاوە دەستی پێکردووە بۆ هەڵبژاردنە گشتێکە هێرۆخانم زۆر سپاس دەکەم بۆ تۆ ئەڵبەتە ئازیزانم سپاسی بێپایانم بۆ ئێوەی خۆشەویستە کە تا ئێستا لەگەڵماندا بوون تا هەفتەی ئایندا بۆ چاوێکی نوێی واشنگتن ڕێز و خۆشەویستی ستافی بەرنامە هەروایی خۆشم بەڵێن ساڵح بەسەند بفەرمونون هەر لە خۆشیە جێگە